سڵاوتان لێبێ ئەو کاتەوە هەموو کاتێکتان خۆشی و شادی بێ. من ناوم سەنگەر عەلی مامەیە، دانیشتووی شاری هەولێرم. بڕوانامەی دکتۆرام هەیە لە بواری زمانی عەرەبی. نازناوی زانستیم پرۆفسۆری یاریدەرە، پیشەم مامۆستای زانکۆیە. ئاشنابوونی من بەم خولانەی خولەکانی یادگا لە ئاوات ئەکادمی لە ڕێگەی سۆشیال میدیاوە بووە. سەرەتا من لە گروپی هەشت بووم، بەڵام لەبەر چەند هۆکارێکی زانکۆ ئەو کاتەیە کەوتمە ناو ئیمتیحانات و قوتابیەکان ئیمتیحانیان دەکرد، ئێمەش لە لێژنەی ئیمتیحان بووی. دوام خست بۆ گروپی نۆ. من لە گروپی نۆ بۆ 1 ساتیش بۆ 1 دەقەش تاخیر نەبوو، بەڵکو زووتر جاسمە ناو زوومەکان و بە گروتینەوە حەزمە لە وانەکان بوو. سەرەتا ئێمە تێست کراین بە چەند تێستکردنێک. یەک لەو تێستانە کە بریتی بوو لە بەرکردنی بینینی، ویستینی ئەوان تریش. پێشەوەی باسی ئەم تەکنیکانە بکەم، بەڕاستی ئەوەی بەشداری ئەم خولە بکە، خولی یادگا، ئەگەر ڕاهێنانەکانیش نەکا بەسە بۆ ئەوەی کەوا یادگەی باش بێ. دووبارەی دەکەمەوە، ئەگەر تەنها بەشدار بێ، تەکنیکەکانی و ڕاهێنانەکان بە تەواوەتی جێبەجێ نەکا، ئەوەندە بەسە کە یادگەی زۆر باش بێ. چ جای ئەوەی کەوا ڕاهێنانەکان بە تەواوەتی و بە تێر و تەسەلی جێبەجێ بکە. سەرەتا ئێمە لە کاتی لەبەرکردنی بینینی 20 خولەکەی جاری واشە بووە لە 4 سەعاتی، ئێمە بەڕاستی چەندێرێکمان لەبەر کردووە، بەڵام الحەمدوللیلا لە کۆتایی خولەکە من گەیشتم بەوەی بە 2 دەقا 1 لاپەڕی تەواو لەبەر بکەم بە ئیتقانی 90 جاری واش 100%. الحەمدوللیلا ئەمە بەڕاستی جێگەی دەستخۆشی بوو. سەبارەت بە باسی لەبەرکردنی بیستینی، لە سەرەتای خولەکەدا ئێمە 20 خولەکمان پێدەدرا، بەڵام ئێمە خۆم چەندێرێکم پێ لەبەر دەکرا، بەڵام الحەمدوللیلا لە نێوان 5 دەقا بۆ 10 دەقا بە تایبەتی 5 دەقا 1 لاپەڕم پێ لەبەر کرا. سەبارەت بە باسی خێرا بینین کە ڕاهێنانێکی زۆر بەسوودە، من لە سەرەتاوە گەیشتم بە لە 5 دەقا گەیشتم بە تقریباً 40 لاپەڕە 30 لاپەڕە ئاوە، کەمی دەکرد جاربەزە زیاری دەکرد، بەڵام الحەمدوللیلا لە کۆتایی خولەکە لە 5 دەقەیە گەیشتم بە ختمێک و 300 لاپەڕ زیاتریش 400 لاپەڕ. لە 10 دەقەیەکەشدا گەیشتم لە سەرەتایی خولەکە تاوەکو 400 لاپەڕ، بەڵام لە کۆتا خولەکەدا الحەمدوللیلا لە ماوەی 10 دەقا گەیشتم بە 3 ختم و تقریباً 100 لاپەڕەیەک. سەبارەت بە سیستەمی ژمارەکان بەڕاستی زۆر سوودی هەیە، ئەوەی کە ئەم سیستەمە لەبەر بکە ژیانی بەتاوەتی دەگۆڕدرێ. سەبارەت بە خۆراک لە یادگا تەنها ئەوە نییە کە تۆ فێرە ڕاهێنانەکان بی، بەڵکو فێرە ئەوش دەکات چۆن خۆراکەکانی خۆت ڕێک بخەیت، خۆت دروو بخێوە لە خۆراکی زیان بەخش، ئەوەی کە سوود بەخشە تۆ بەکاری بینی. ئێمە لەو خولە ئەو شتانیان فێرکردن و فێر بووین الحەمدوللیلا. سەبارەت بە وەرزش و وەرزشی یادگا، بەڕاستی چەندەها جۆری وەرزشی تایە، وەرزشی یادگەیی و وەرزشی جەستەیی. لەم خولە فێری ئەوە دەکەن کە تۆ کامە ڕێگە بۆ تۆ باشە و هەروەها بۆ یادگە باشە، ڕێگەکان هەرەموو فێر دەکەن لە تەکنیکەکان و لە وەرزشەکان و ڕاهێنانەکانی وەرزشی یادگەیی و جەستەیی. ئەوەی ڕاستی بێ تەرکیز زۆر شەشی گرینگە لە ژیانی مرۆڤدا، بەڵام زۆر جارانی مرۆڤ تەرکیزی دەڕوا. چۆن ئەو تەرکیزی بگەڕێنێتەوە بە چەند تەکنیکێکی زۆر نایاب نەناو ئەم خولەیەدا فێر بووی. ئەوەی کە بەشدار بێ دەزانی ئەم جۆرە تەرکیزەیە چۆنە و چۆن تەرکیزی باش دەبێ. بەڕاستی من زۆر سپاسی مامۆستا ئاوادەکاری دەکەم لە فێرکردنی تەکنیکەکان و چۆنێتی بەکارهێنانی ناسینەوەی مرۆڤەکان و لە کۆشکی یادگا و هەروەها جەستەی مرۆڤ کە پێوتری یادگەی جەستەیی و چەندەها تەکنیکی تریشکەوە مامۆستا ئاوات فێری کردین. جگە لەمەش مامۆستا عەتای بەڕێز مامۆستامان چەندەها ڕاهێنانی پێکردوین، چەندەها ڕێگەی پێنیشان داوین
کەوا چۆنێتی ڕاهێنانەکان بکەین و بگەین بە ئامانجەکانی خۆمان کە لەم خولەدا بەرەسمە هێنا. جگە لەمەش مامۆستا ئێباری بەڕێز چەندەها تەکنیکی فێرکردی. یەک لەوانە نووسینی بە هەردوو دەست، هەردوو دەست چۆنی بەکاردێنی بۆ ئەوەی یادگەمان باش بێ، بۆ ئەوەی دەست و ڕاستە و مشکی ڕاست و مێستی لای تەپا پێکەوە کۆنتاکیا هەبێ لە بەبیرهێنانەوە. جگە لەوەش لە تەکنیکەکانی چاو، تەکنیکەکانی وێنەی وشەیی و چەندەها تەکنیکی تریش کە مامۆستا ئێبار بە سوپاسەوە ئێمەی فێر کرد. ئێمە نابێ لێرەش مامۆستا سدیقی بەڕێز لەبیر بکەین لەبەر ئەوەی ڕاهێنانی ئیزافی فێر دەکردین و لەگەڵمان بوو بە سەعات و 2 سەعات و 3 سەعات. ئێمە زۆر سپاسی مامۆستا سدیقی دەکەین. ئەوەی ڕاستیبی من نامەوێت ئەوەی لەبیر بکەم کەوا ڕاهێنانەکانی من لە خێرابینین لەسەر قورئانی پیرۆز بووە و خێرابیستنیشم لەسەر صحیحی بوخاری بووە، لەبەرکردنیشم هەر لەسەر صحیحی بوخاری بووە. الحەمدولله صحیح بوخاری هەر بە بیستن و بە لەبەرکردنی بینینی هەر هەموو تەواو کرد بە ئیتقانی 180 لە سەرەتاوە تاوەکو کۆتایی خولەکە و الحەمدولله کۆتا حەدیثمان بە کۆتا خولەکە کۆتایی پێهێنا. ڕاهێنانێک لە ڕاهێنانەکانی ئەم خولەیە، خولی یادگا، بریتیە لە لەبەرکردنی ژمارە. ئەو ڕاستیبی من کە سەرەتا پێیان نیشانداین کە چەند ژمارەی لەبەر بکەین، من بەڕاستی ئەو پڕی ئەگەر 6 دانەم لەبەر کرد بە زۆر باش بوو. بەڵام الحەمدولله لە کۆتایی خولەکە گەیشتم بەوەی کەوا 6 دانە ژمارە بە هێما و بە ژمارەوە و بەناوەوە لە یەک خولەک بۆ 2 خولەک بە ئیتقانی تەواوە لەبەر بکەم. جا بەڕاستی من زۆر سپاسی هەموو ستافی ئاوات ئەکادمی دەکەم، بە تایبەتی خولی یادگا و کۆتا پەیامی من بۆ ئەو کەسانەی کەوا دوودڵن یان ئەوە تاوەکو ئێستا بڕیاری کۆتاییە نەداوە بێن بۆ ئەوەی کەوا لە خولی یادگا بەشدار بن تاوەکو یادگایان زۆر باش بێ و بەرەو پێشچوونەچی زۆر باش لە ژیان و لە مشک و لە هەموو هەستەکانی خۆیاندا بەدی بکەن. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ گوێگرتنتان. خواتان لەگەڵ.